محەممەد خان ئەمیر النظام نمونە سیانزە هاوکاری عەجەم و ڕۆم میری ڕەواندز 1245 سەرەتای دامەزرانی میراتی سۆران ڕوون نییە لەبەرەوەی کەوتۆتە شوێنێکی شاخاوی سەختی دابڕاوە دەورێکی زۆریشی لە ڕووداوەکانی ناوچەکەدا نەبووە. سوڵتان سلێمانی قانونی لە کاتی گرتنی بەغداد و ڕێخستنەوەی کاروباری ناوچە تازە گیراوەکاندا عیزەدین شێری میری سۆرانی کوشت 941. کاروباری ئەمارەتی سۆرانی خستە سەر سنجاقی هەولێر و سپاردی بە حسێنبەجی داسنی کە ئەمیرێکی یەزیدی بوو. سەیفەدینێکێ لە میرەکانی سۆران هۆزەکانی ناوچەکەی لە خۆی کۆکردەوە. سەرەتا قەڵای هەولێری لە داسنیەکان گرت و دوایتر دەستی بەسەر هەموو مەڵبەندەکەدا گرتەوە. حسێنبەگ چەندی هەوڵیدا چاری میرسەیفەدینی پێنەکرا. لەسەر ئەوە بانکرای ئەستەموڵ و لەوێ کوشتیان. میرسەیفەدین بەسەر بەخۆیی مەڵبەندی سۆرانی بەڕێوە ئەبرد. چەند جارێ لەشکری عوسمانی چوونە سەری ئەوانیش نەیانتوانی لە ناوی بن. بەڵام خۆی بۆ دەربڕینی دڵسۆزی و بە هیوای پێسپاردنەوەی خاچی باو باپیرانی بەخۆی پەنای بۆ دەرگای سوڵتان سلێمان برد. ئەویش بە ئاوات نەگەیشت و لەوێ کوژرایەوە. سوڵتان لە سەرتکای حاکمی ئامێدی میراتی سۆرانی بە قولیباگ یەکێ لە مەزنەکانی هەمان بنەماڵە سپارد. ئەو سابارەگای ئەمارەت لە هەریر بوو. سنووری دەسەڵاتی میراتی سۆران لە نێوان هەردوو زێی بچووک و گەورەدا بوو. هاوسنوور بوو لەگەڵ ئەمارەتی بابان لەلایەک و لەگەڵ ئەمارەتی بادینان لەلایەکی ترەوە. قەڵەمڕەوەکەی بەپێی بەهێزی و لاوازی ئەمیرانی سۆران فراوانیان تەسک ئەبووە. سەختی و دابڕانی بارەگای ئەمارەت تا ڕادەیەک لە کارتێکردنی ڕووداوەکانی ناوچەکە پاراستوێتی و میرەکانی ئەوێژ بە زۆری بەوەندەی لە ژێردەستیاندا بووە داکەوتون. هەلومەرجی سۆران چەندین دە ساڵ بەو جۆرە ڕابرد تا ساڵی 1280 کە ئۆغزبەگ مرد. ئۆغزبەگ 6 کوڕی لە پاش بەجێما بوو. لە ژیانی خۆیدا ناوچەکەی بەسەردا دابەش کردبوون. مستەفابەگ کوڕی گەورەی بوو بەسەر ڕەواندز و ئاکۆیان و باڵەکاندا ڕاگەیشت. ئەو لە جێگەی باوکی بە مەزنی سۆران براکانی و خزمەکانی تری ململانیان لەگەڵە کرد و گویان ئەدایە خواست و فەرمانەکانی دژی ئەم ئەجوڵانەوە لەگەڵ مەزنەکانی بابان و بادینان پیلانیان لێ ئەجێڕا. مستەفابەگ لە تاو دوژمنایەتی براکانی گەیشتە تینی هەراسان بوو. وازی لە دەسەڵاتدارەتی هێنا 1229. محەممەد بەجی کوڕە گەورەی لە جێگەی خۆیدانا و خۆی چووە گوندی ئاکۆیان بە گۆشەگیری دانیش تا مرد 1238. محەممەد بەگ 1990 1253 لەلای یەکێ لە مەلاهەرە زاناکانی ئەو دەمی کورد مەلا ئەحمەدی ئادەم خوێندبووی. ماوەیەک سەرپەرشتی دۆڵی هەروتیانی کردبوو. لە نزیکەوە چاوی لە ململانێ و ناکۆچی ناجوامێرانەی مام و خزمەکانی بوو. هاتنی محەممەد بەگ هاوزەمان بوو لەگەڵ چەند ڕووداوێکی گرنگ لە ناوچەکەدا. یەک هاتنی هەیئەتی جەنگی فەڕەنسی بە سەرۆکایەتی جەنەڕاڵگاردان بۆ ئێران و ڕێخستنەوەی هێزە چەکدارەکانی ئێران لەسەر شێوەی نوێ و دامەزرانی کارگەی دروستکردنی چەک و تفاقی جەنگی. دوو شۆڕشی محەممەد عەلی پاشا لە میسر و لەشکرکێشی ئیبراهیم پاشای کوڕی بۆ سەر سووریا و ئەنەدۆڵ. سێ بەستنی پەیمانی یەکەمی ئەرز ڕۆم لە نێوان ڕۆم و عەجەمدا. چوار هەوڵدانی بابی عالی بۆ چاکردنی هەلومەرجی ناوخۆی ئیمبراتۆری عوسمانی تەنزیمات و دامەزرانی دەسەڵاتی ناوەندی. محەممەد بەگ لە سەرەتاوە باەخێکی تایبەتیدا بە ئاوادانکردنەوە و قایمکردنی ڕەواندۆز کە بارەگای ئەمارەت بوو. چەند قەڵا و بورجی لە ناو شار و دەوروبەریدا دامەزراند و شوورایەکی پتەوی بۆ پاراستنی لە دەوری دروست کرد. گرنگێکی زۆریدا بە پێگێنانی تۆڕێکی فراوانی کۆکردنەوەی ئاگاداری و دەنگ و باز. ڕێزی زۆری لە مەلا و خوێندەوار ئەنا. موچەی بۆ ئەبڕینەوە و مزگەوت و مەدرسەی بۆکردنەوە. محەممەد بەگ چەند کارێکی گرنگی بۆ گەشەپێدانی ئەمارەتی سۆران کرد. یەک ریزەکانی ناوخۆی یەخز هەموو ئەوانەی سەرپێچیان ئەکرد یا کوشتنی یا بە زۆر سەری پێدانەواندن. لە پێشەوە مام و خزمە سەرۆڕەکانی خۆی سەرکوت کرد. دووبەرەکی و ناکۆچی و ململانی لە ناو مەزنەکانی قەڵەمڕۆکەی خۆی دانەهێشت. دوو کاروباری ئابووری ڕێخستەوە باج و زەویانی دیاری کرد. ئاسایشی تەواوی کار و بازرگانی و کاروانی لە سەرانسەری ناوچەکەدا چەسپان. بەرپرسی بۆ کاروباری دارایی لە هەموو ناوچەکاندا دانا و چەند خەزیێنەداری دانا بۆ ڕێخستنی خەرجیدا و دەستگای بەڕێوەبەرایەتی و لەشکر. سێ سوپایەکی گەورەی سوارە و پیادەی لە هۆزەکانی سۆران سازدا بە شێوەیەکی نوێ ڕێکی خست و پلەپایی تێدا دیاری کرد. چەکداری کرد و سەر و مڕخەریکی زیادکردنی ژمارەی و باشکردنی چەکەکانی بوو. چوار کارگەی دروستکردنی چەک و تفاقی جەنگی دامەزران جگە لە دروستکردنی خەنجەر، دەمانچە، تفەنگ، بارود لە ساڵی 1233 بەدواوە کەوتە داڕشتنی لولە تۆپ چەند سەد لولەی جۆرا و جۆری داڕشت. 5 باخی زۆری بە ئاوەدانیدا دەیان پردی لەسەر ڕووبارەکانی مەڵبەندی سۆران دروست کرد. دەیان مزگەوتی لە گوندەکان و دەیان قەڵاو بنکەی جەنگی لە شوێنە استراتیژیەکانی ژێردەسەڵاتیدا دامەزران.
محەممەد بەگ باوەڕێکی قوڵی بە دینی ئیسلام هەبوو، ڕێزی بێ ئەندازەی لە مەلاکانە کرد. لەسەر داوای مەلا یەحیا مزوری چوە سەر یەزیدیەکان و قەتوعامی لێکردن. شەریعەت بنچینەی بەڕێوەبردنی کاروبار و بەلاداخستنی ناکۆچیەکانی ناو خەڵکی بوو. بەرامبەر نەیار و مێمڵەکانی دڵڕەق و بێبەزەی بوو. لە ڕەفتاریدا لەگەڵ دانیشتوان و ژێردەستەکانی دادپەروەر بوو. محەممەد بەگ دوای خۆقایمکردن و خۆبەهێزکردن لە 1234دا کەوتە سەربیری سربەخۆیی و تەقەلای فراوانخوازی تا ئەو سەردەما قەڵەمڕەوی میرەکانی سۆران لە سنوورێکی شاخاوی تەسکدا قەتیز بوو. بەڵام محەممەد بەگ بە هەر چوار لای ئەمارەتەکەیدا کەوتە پەلهاویشتن. تەقەلاکانی محەممەد بەگ بێگومان لەژێر کارتێکردنی ڕووداوەکانی سەردەمی خۆیدا بوون. لە ڕووی جەنگیەوە کەوتە لەشکرکێشی بۆ فراوانکردنی سنووری حکوومەتەکەی بێ ئەوەی گوێ بداتە دەسەڵاتی عوسمانی یاهی ئێرانی. هەندێک لە ناوچەکانی ئەمارەتی بابان و بادینان و هەندێک شوێنی لە ویلایەتەکانی مووسڵ، بەغداد، دیاربەکر، وان، حەلەبی لە قەڵەمڕەوی عوسمانی و هەندێک لە ناوچە کوردنشینەکانی ویلایەتەکانی ئازەربایجان و ئەردەڵانی لە قەڵەمڕەوی قاجاردا گرت. لە ڕووی سیاسیەوە بە تەواوی سربەخۆ بوو، گوێی نەئەدایە کاربەدەستانی عوسمانی و ئێرانی. بەڵکو لە کاتێکە محەممەد عەلی پاشا کەوتە هەڵگەڕانەوە لە سوڵتانی عوسمانی و ئیبراهیم پاشای کوڕی لەشکرکێشی بۆ سەر شام و ئەنەدۆڵ دەست پێکرد، محەممەد بەگ کە ئیتر ناوی لە خۆی نابوو ئەمیری مەنسوور و لەناو خەڵکدا بە میر محەممەد ناوی دەرکرد بوو، پەیوەندی لەگەڵ محەممەد عەلی پاشا و ئیبراهیمی کوڕیدا دامەزران، کەوتە ئاڵوگۆڕی نامە بۆ دانانی ڕێوشوێنی هاوکاری سوپایی و سیاسی. جوڵانی سوپایی و سیاسی میر محەممەد و پێشکەوتنی خێرای ترسی لە لای کاربەدەستانی بابی عالی و دەرباری قاجار دروست کرد. هەردوو دەوڵەت ئەم بزوتنەوەیان بە گەڤێکی ڕاستەقینەدا ئەنا بۆ سەر خۆیان. لە ڕاستیدا میراتی سۆران لە سای ئەو ڕێبازە سیاسی و جەنجیەوە کە میر محەممەد بۆی دیاری کردبوو ئەیتوانی ببێتە ناوچی پێگاتنی دەوڵەتێکی سربەخۆ لە کوردستاندا، دەوڵەتانی عوسمانی و ئێرانی بخاتە مەترسی دابەش بوونەوە. کاربەدەستانی عەجەم بۆ چارەکردنی ئەم هەڕەشەیە بەخۆکەوتن، هەم خۆیان نامیان ڕاستەوخۆ بۆ کاربەدەستانی عوسمانی نووسی بۆ ئەوەی کاری هاوبەش بکەن بۆ لە ناوبردنی میر محەممەد و جوڵانەوەکەی، هەمهانی کاربەدەستانی ئینگلیزیاندا داوا لە بابی عالی بکە هەرچی زووتر ئەم مەترسیەدا بمرچێنێتەوە. بۆ کاری هاوبەشی ڕۆم و عەجەم دژی میر محەممەد لەلایەن دەرباری قاجارەوە محەممەدخانی ئەمیرالنیزام و لەلایەن بابی عالیەوە سەرداری ئەکرەم ڕەشید محەممەد پاشا تەرخانکران. میرزا محەممەدخانی ئەمیرالنیزام 1257 یەکێ لە پیاوە ناسراوە دەسەڵاتدارەکانی دەرباری قاجار بوو. عەلیخانی باوکیشی لە چاخی فەتح عەلیشادا یەکێ لە پیاوە ناسراوەکانی دەربار بوو. وەختێکە گریبایدۆف سەفیری ڕووسی لە تاران کوژرا 1244 عەباس میرزا لەبەر لێهاتووی محەممەدخانی بە پێشکاری خەسرە و میرزای کوڕی بۆ عوزورخواهی ناردە پەترزبۆرگ، لەوێ دیدەنی ئیمپراتۆری ڕووسی نیکۆلای یەکەمی کرد. لەو ئەرکەدا کە پێی سپێردرا بوو بە سەرکەوتووی گەڕایەوە. لە پاش کوژرانی میرزا قاسم قایمقام 1251 زۆر کەس وایان چاوەڕێ ئەکرد سەدارەت واتە سەروەزیری ئێران بە محەممەدخان بسپێردرێ، بەڵام شا بە پێشکاری قەهرەمان میرزا بۆ ئازەربایجانی نارد. ڕەشید محەممەد پاشا لە ساڵانی 1244 تا 1248 سەدری عەزەم واتە سەرۆکوەزیرانی دەوڵەتی عوسمانی بوو. لە 1249دا کرایە والی سیواس و لە هەمان کاتدا ویلایەتی دیاربەکریش خرایە ژێر دەسەڵاتی ئەوەوە بۆ ئەوەی هێز و دەسەڵاتی تەواوی لە ژێر دەستدا بێ بۆ لابەلاکردنی کێشەی شۆڕشی میر محەممەد، چونکە بوو بە یەکێ لە گەورەترین پەژارەکانی دەوڵەتی عوسمانی. محەممەدخانی زەنگەنە ئەمیرنیزامی ئێرانی لە نامەیەکدا بۆ محەممەد ڕەشید پاشا سەروەزیرانی پێشووی عوسمانی نووسیوێتی لە پاش دەربڕینی مەراسیمی ئیشتیاق لەسەر بەرجی یەکێتی و تەبایی ئەنووسیکە بحەمدیللا پەیوەندی دۆستایەتی و یەکگرتن لە نێوان دوو دەوڵەتی بناغەبتەودا تەواوە، ڕێوشوێنی یەکڕووی و ئاشتی لە هەموو بارێکەوە دانراوە. سوپاسی ئەم نیعمەتە گەورەیە و بەهرەی زۆری کاربەدەستانی هەردوو دەوڵەت و پیاوەکانی هەردووچیان پێویستە. بەپێی ئەو یەکێتیی لە نێوان هەردوو حەزرەتدایە و بەپێی ئەو میهر و خۆشەویستی لە بینایە دۆزدار بە پێویستی ئەزانێ ئەو جەنابە کە بە حکمی دەوڵەتی بەهەیە عوسمانی ڕێخستنەوەی کاروباری ویلایەتەکانی کوردستانی پێسپێردراوە لە مەموریەتی خۆی ئاگادار و لە ڕووداوەکان شارەزا بکە. ئەو جەنابە خۆیان ئەزانن محەممەد بەگ لە تابعانی پاشایانی بابان کابراکی کوێخاڕەوشت بوو، هیچ جۆرە ئیسم و ڕسمێکی نەبوو. بەهۆی ئەو دوژمنایەتی لەناو پاشایاندا بوو، خەریک یەکتری بوون، ئەو هەلی بۆ هەڵکەوت و پرچەشی کرد، کۆمەڵێکی لە خۆخڕ کردەوە، کۆی و پردی سوور و هەولێر و هەندێک شوێنی لە مەڵبەندەکانی حەریر و شارەزور و ژمارەیەکی زۆری لە ئاوایەکانی لاجانی مکری گرت کە سێڕێی پێنەگرت تا ناوبانجی پەیدا کرد و ناوی دەرکرد. حیلە و تەزویری بەکارهێنا، چووە سەر ئامێدی و دەستی بەسەرا گرت.
دۆزدار 3 ساڵ زیاتر بوو لە ئازەربایجان نەبوو، بە حکمی خاقانی بەهەشتی بۆ سەفەری عێراقی عەجەم چوو بوو. لەو کاتەدا ئەو هێزی ناردە سەر مەڵبەندی ساڵاخی موکری و زەرەرێکی بێ ئەندازی پێگەیاند، ناوچەی سەردەشتی گرت. پاش هاتنەوە لە سەفەری عێراق هێزێکی بۆ تەمێکردنی دیاری کرد. تاقمەکەی ئەوی بەشەر لەو مەڵبەندە دەرپەڕاند و چوونە ناو شوێنە داگیرکراوەکانی ئەوەوە. قەڵای بەناوبانجی دەربەند و چەند قەڵایەکی تریان کاول و وێران کرد. بڕیار وا بوو بە یەکجاری کارەکەی یەکاڵا بکرێتەوە. سەرماوسۆڵی هەوا و هەندێک شتی تر کە لەو ساڵەدا ڕوویاندا بوون بە کۆسپی تاواکردنی. بە حکم و ئیشارەتی دۆزدار قشوونی ڕاستپێردرا و گەڕانەوە. دۆزدار لە کاتێکدا ساڵی ڕابردووش ماوەیەک هاوئاوزەنجی شاهنشاهی جەمجا بوو گیانمان بە فیدای بێ، لە عێراق ئەو 7,000 قشوونی ناردە سەر مەرگەوەڕ، نزیکەی 40,000 تومان ماڵی تاڵان کردووە و 400 کەسی لە ژن و پیاوی بەڕێزی موسڵمان کوشتووە. چەند کەسێکی ئایرملو کە لە ئاوارەکانی ئیرەوان و لە مەرگەوەڕ نیشتەجێن بۆ ڕەواندز بردەوە، لەوێ گیراون و لە ئازاردان. عیال و ژنی ژمارەیەکی زۆری لەوانەی ئێستا هاوئاوزەنجی پیرۆزن کوشتووە، کە ئەم هەواڵە بە شاهنشاهی ئیسلام پەناگەیشت. زۆر دڵگیر بوون و پەشێوان ئاگری قار و غەزەب لە کوانووی ویژدانی پیرۆزیدا کڵپەیسان. تەمێکردن و چاری کردەوەکانی و سندنی تۆڵی خوێنی موسڵمانان بە دۆزدار سپێردرا. پاش هاتن بۆ ئازەربایجان ئەنجامدانی خێرای ئەم کارە بەوەی هەندێک خزمەتی ئەوە نەکرا. ئێستا کە ئەوانە بەلاداخران کات بەدەستەوەیە، دەرفەتی چوون بۆ هەر جێیەک و کردنی هەر کارێکەیە. ئامادەی و سازدانی ئەوەش بەهۆی مشور و ئاوردانەوەی خاوەن شکۆی سێبەری خواوە ئەیە دەڵا شەوکەتە هو کراوە. دۆزدار بۆ ڕێخستنەوەی کاروبارەکان ئەچێ بۆ ناوچەکانی سەر سنووری ئازەربایجان. ئەو ئەرکەی پێم سپێردراوە ئینشاءڵڵا بەویست و خواستی جەنابی بەرزی عەزەیسمە و بریتیە لە تێکدانی بناغەی شەرارەت و فەسادی ئەو و چاریکردەوەکانی، دەفع و لە ڕیشە دەرهێنانی خائینی دین و دەوڵەت لەسەر نۆکەرانی هەردوو حەزرەت واجیبە. ئەو جەنابە کە لەولاوە ئەم فەرمانی پێ سپێردراوە تەرشیفیان هێناوە. دۆزداریش لەم لایەوە هەنگاو بنێ تا بە هاوکاری یەکتری بەجارێ مادەی فەسادی ئەو قەلع و قەمعە بکرێ. لێرە بە دواوە ئیتر ناوی ئەو کابرایە لەم دوو دەوڵەتە نەبرێ و ڕعایە و برایانی هەردوو مەملەکەت لە زەرەر و زیانی ئاسوودە و دڵنیابن. هەر کاتی ئەو جەنابە ناردنی هێزی لەم لایەوە بە قازانجی دەوڵەتی بەهیە نەزانی و خۆی بەتەنیا کەوتە لە ناوبردننی بە حکمی یەکێتی هەردوو دەوڵەت پێویستە لە چەند ڕوویەکەوە دڵنیایی بە دۆزدار بدەن. یەکەم، لە فەوتاندن و لە ڕیشە دەرهێنانی تەواوی ئەو. دووەم، لە ئاسایشی ئەو سنوورانە کە لێرە بە دواوەشتی وەها ڕوونەدات و دەست درێژی نەکرێتە سەر ڕەعەتەکانی دەوڵەتی بەرز. سێەم، لە گەیشتنی 40,000 تومان و فدیەی خوێنی موسڵمانان. چوارەم، لە ئازادی گیراوەکان کە ئێستا لە ڕەوان دەزن. پێنجەم، بڕینی دەستی داگیرکردنی ئەو لە ئاوایەکانی لاجانی موکری و هیتر، بەڵگەی مۆرکرا و ڕێکوپێکی دەوڵەتیمان بدەنێ کە هەر 5 مەسەلەی باسکراویان تێدا بێ، بۆ ئەوەی لای هەردوو دەوڵەتی بەرز بەڵگەی دۆزداری بێ، نەبێتە جێگەی باس و ڕەخنە. هەندێک سەرچاوە پیان وایە نووسینی ئەم نامەیە لە 1245دا بووە، بەڵام بە ژێری ڕەوتی ڕووداوەکان ئەبێت چەند ساڵێک دوایتر نووسرابێ. هەرچۆنێ بێ لەم نامەیە و نامەکانی تری پەیوەندیان بەم کێشەیەوە هەیە چەند ڕاستیەک هەڵئاهێنجنرێ. 1. پەیمانی یەکەمی ئەرز ڕۆم 1230 کە بناغەی کاری هاوبەشی حکوومەتەکانی ڕۆم و عەجەمی دانابوو، لە سیاسەتی کوردی ئەم دوو دەوڵەتەدا کە هەر یەکەیان بەشێکی کوردستانیان لەژێردەزا بوو بەکردەوە ڕەنجی ئەدایەوە، بە تایبەتی لە زەمانێکە کە ئیتر هەستی نەتەوەی کورد خەریکی گەشەکردن بوو بۆ هۆشی نەتەوەی و دامەزرانی دەوڵەتی سربەخۆ لەسەر بنچینەی نەتەوە. 2. ئەو مەترسی دروستبوونی ناوەندێکی بەهێزی سربەخۆ لەو شوێنەدا کە چەند قەڕن بوو ناوچەی لەمپەری نێوان دوو دەوڵەتە زلەکەی ناوچەکە بوو ئەیتوانی بۆ سەر هەریەکێ لەم دوو دەوڵەتە بخڵقێنێ. 3. ئەو مەترسی دروستبوونی دەوڵەتێکی تازە لەسەر حسابی جیاکردنەوەی هەندێ لە ئەرزی عوسمانی و هەندێ لە ئەرزی ئێرانی ئەیتوانی بۆ سەر بەرژەوەندی دەوڵەتانی ئەوروپی بە تایبەتی بەریتانیا بخڵقێنێ. 4. پشتگوێخستنی هەموو جۆرە ڕەواییەکی بزوتنەوە و ڕاپەڕین و شۆڕشەکانی کورد و شاردنەوەی هەموو لایەنێکی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی ڕووناک و پرشنگداری. کامبڵ سەفیری ئینگلیزی لای دەرباری قاجار لە نامەیەکدا لە ڕەبیعی دووەمی 1240دا کە بۆ ئەمیر نیزامی نووسیوە ئاڵێ لەم ماوەیەدا ئەمیر فەریدون میرزا بە نیازی تەمێکردنی میری ڕەواندز بەرەو مەراغە و سۆڵدز جوڵاوە. سەبارەت بە یەکێتی هەردوو دەوڵەتی بەرز بەرژەوەندی دڵسۆزی لەوەدایە هەر کاتی ئەمیری باسکراو لەگەڵ خودی ئەو جەنابە بە نیازی تەمێکردنی میری ناوبرا بزوتن، دوای ئەوەی کە تەنبیە و تەئدیبی ئەو کرا، ئەو سوپاکەی لە خاچی ئازەربایجان و ئەو شوێنانە دەرکرد و ڕاونا، ئیتر سوپای نەسرەت لە ئەرزی دەوڵەتی بەهەیەی ئێران زیاتر تێنەپەڕێ و تەجاوز بە جایز دانەنێ،
چونکە دڵسۆز بۆ سەفیری دەوڵەتی خۆی لە ئەستەمبۆڵ نووسیوە کە درێژایی ئەم جوڵانەوە چەوتەی میر عەرزی سوڵتان بکە بۆی فەرمانی ڕێگرتن لە جوڵانەوەی چەوتی میر دەربکە. هەر کاتێ مەسەلەکان بەگوێی شەریفی سوڵتان گەیشت و دوای ئەوە ڕێیان لێ نەگرت و تەمیان نەفەرموو ئەوسا بیانوێ قسە و گلەی و گازندا لەم دەوڵەتە نامێنێ. ئەگەر میری بەرز تەشریفیان بردەوە پاش خوێندنەوەی نووسراوەکە بە لێدوانێکی خۆتانەوە بۆ ئەوی بنێرن. ئەمیر نیزام لە وەڵامی کامبڵدا نووسیوێتی لە بابەت کاروباری ڕەواندزەوە بۆ جۆری نووسی بوتان و دەرتان خستبوو کە خشوون مەبەستی هێزی ئێرانە نەچێتە ناو خاچی ڕەواندزەوە نەوەکو ببێتە هۆی باسکردنی کاربەدەستانی دەوڵەتی عوسمانی. ڕاستیەکەی محەممەد بەجی ڕەواندز بە جۆرێکە کە چەند ساڵە ناوبراو لە دەوڵەتی عوسمانی ڕووی وەرجێڕاوە. لە سەردەمی وەزارەتی داود پاشا لە دارسەلامی بەغداد بە زۆر و بە پێچەوانی ڕای ئەوەوە پردی سوور کە مەڵبەندێکی گەورەیە لەگەڵ چەند شوێنی سلێمانی گرتووە هەمیشە دژی بووە تا ئەوە بوو کە وەزارەتی بەغداد بە عەلی ڕەزا پاشا سپێردرا. لەو کاتەدا پشێویەک ڕوویدا ئەویش کۆمەڵەکەی خۆی نارد هەولێریشی گرت. هەروەها زۆری شوێنەکانی ئامێدی و ئەو ناوچانەی زەوت کردووە. بەو پەڕی خلافی قاعیدەوە لەگەڵ جەنابی ناوبراو ڕەفتاری کردووە و بێحورمەتی بەرامبەر دەوڵەتەکەی خۆی نواندووە. لەم ڕۆژانەشدا وای زانیوە مەڵبەندی ئازەربایجان لە قشوونی جەراری نیزام و تۆپخانە چۆڵە. کۆمەڵێکی 3000 کەسی ناردۆتە سەردەر. موساخانی حاکمی ئەوێ لەبەر بێهێزی نەیتوانیوە بەرهەڵستی بکە، خەڵاکەی ئەوەی گرتووە. هەرکە ئەم هەواڵە گەیشت نەواب ئەمیرزادەی مەزەن دوو فۆجی ئەفشار و تاقمێکی مکری کە 3000 کەس ئەبوون بۆ تەمێکردنیان نارد. هەروەکو پێشتر بۆ خزمەت جەنابی ئاسفت دەولەی نووسی بوو پاش گەیشتنی قشوونی سەرکەوتو و تۆپخانەی پیرۆز بەوێ لە پێشەوە هەڵیان کوتە سەر هۆزە کوردەکانی بڵباس و پیران کە لە هۆزە گەورەکانی ئەو بوون تاڵانیان کردن. دوای ئەوە چوونە سەر قەڵای سەردەشت، دەڕۆژ قەڵیان گەمارۆدا و تۆبارانیان کرد. شەوی 11 هێرشیان بۆ کرد و داگیریان کرد. هەندێک لەوانەی ڕەواندز کوژران و هەندێکیان گیران و هەندێکیان هەڵاتن. دوای ئەوەش پایەبەرزی نزیکی حەزرەتی باڵا محەممەدخانی سەرتیب بەو کۆمەڵە و سەربازانی خۆئی و دوو دەستە لە فۆجی بەهادوران و سەربازانی قەلاداغی و سوارەی کورد و هیتر بەهەش عڕادە تۆپ و خومپارەوە نێردرایە سەر ڕەواندوز. لەولاشۆ وەزیری بەغدادیش 3-4 عڕادە تۆپ و 2000 کەس لە زابتە و هیتری بە سەرکرداتی سلێمان پاشا ناردۆتە سەری بۆ ئەوەی ناوبراو تەمێ بکەن. ئەگەر نواب ئەمیرزادەی مەزن نەیانزانی بەیە کە ئەو میر محەممەد نەیار و یاخیە لە دەوڵەتی عوسمانی قشوونیان مەئموری ناوخاچی ڕۆم نەئەفەرموو، بەڵام ئەم کابرانە دروستە لە هەردوو دەوڵەت هەڵگەڕاوەتەوە. ئەوەش کە ئێوە بۆ سەفیری خۆتان لە ئاستەمبوڵ نووسیوە کە قسە لەگەڵ کاربەدەستانی دەوڵەتی عوسمانی بکەن کارێکی زۆر باشتان کردووە، بەڵام ئەگەر لەم ماوەیەدا کارگوزارانی حەزرەتی وەلی نیعمەتمان کردەوەکانی ئەویان پشتگوێ بخستایە سۆزێک کە ئەو لەولاوە بیپەرژایە پڕکێشێکی تری ئەکرد. هەوا ئەبوو بەزستان خۆ ئامادەکردنیی تر و زیاتری بۆ لە ناوبردنی گەرەک بوو، بۆیە لەم ڕۆ باشتر وا بوو لەم کاتەدا چاری کرا. عەباس میرزا لە کاتێکدا چوو بۆ خۆراسان بۆ سەرکوتی هەڵگەڕانەوەی ناڕازیانی ئەوێ لە وەڵامی نامەیەکی ئەمیر نیزامیدا لە مانجی شەوالی 1248دا دەربارەی میر محەممەد نووسیوێتی نووسراوەکانی محەممەد ساڵح بەگی چاپار هێنابوونی گەیشتن لە هەواڵەکانی کوردستانت ئاگادار بووین. باسی تەکبیری ئەو پایە بەرزە و زەبری شمشێری سەرتیب بۆ هەموو دنیا ئاشکرا و جێگەی ئینکاری نییە، بەڵام بڕینی دەست بەڵکو ملی میر وەختی ئەبێ کە ئینشاءالله تەعالا کۆیە بەدەست بێت یا ڕەواندز فەتح بکرێ. ئێرانەکانیان ویست لەو لەشکرکێشێدا کە بابی عەلی بەدەستیەوە بوو بۆ سەرمیری سۆران بەشدار بن. کاربەدەستانی تورک نیان ئەویست لەشکری ئێران بێتە ناو خاچی عوسمانیەوە، ئەیانویست خۆیان بەتەنیا کارەکە ئەنجام بدەن. ئەمەش جۆرێ لە ساردی لە ناوە دروستکردن. دیبلۆماتەکانی ئینگلیز لە تاران و ئەستەمبۆڵ هەوڵیان ئەدا ناکۆشی باری سەرنجی هەردوولایەن کەم بکەنەوە. وەزیری موختاری ئینگلیز لە نامەیەکدا بۆ میرزا مەسعودخانی وەزیری کاروباری دەرەوەی ئێرانی نووسیوە ئەڵێ معلومی ئەم جەنابەیە کاربەدەستانی دەوڵەتی بەرزی ئینگلیز زۆر بە پەرۆشەوەن ئەو کاروبارانی پەیوەندیان بە سنوورەکانی ئێران و ڕۆم و هەبێ بە یەکگرتووی و خۆشی چارە بکرێن. هەر وەختێ بۆ تەمێکردنی مفسیدەیان ڕێگری لەشکرکێشی پێویست بێ کاربەدەستانی هەردوو دەوڵەت لەو کارەدا پێکۆڕێ بکەون بۆ دەفعی ئەو مفسیدە. قیبلەی عالەم مەبەستی شای ئێرانە لە ڕووی زانایی و ئاگاییەوە بەم جۆرە فەرمانی بە ئەمیر نیزام و کاربەدەستانی دەوڵەتی قاهیرە داوە. جەنابی ئەمیر نیزامیش بە جۆرەی فەرمانی قیبلەی عالەم نووسراوی لەم بارەیەوە بۆ جەنابی ڕەشید پاشا و سەرعەسکەری ئەرزڕۆم و پاشای بەغداد ناردووە تا پێکەوە تیپە قاهیرەکانی دوو دەوڵەت میری ڕەواندز کە سەرکردەی مفسیدان و ڕێگرەکانە و مەملەکەتی دوو پاشای عەزیم القەدەری کاول و شێواندووە بە تەواوی قەلع و قەمع بکەن و لەسەر ئەرزی نەهێڵن.
بە پێی هەواڵێکە جێگری باڵێزی دەوڵەتی بەهەیە ئینگلیز لە ئەرزڕۆ ناردوێتی جەنابی ڕەشید پاشا ئامێدی گرتووە و ئەو بەدبەختە بە 300 کەسەوە بەرەو ڕەواندەز ڕای کردووە بەم زوانە بە ئاسانی لە ناوەبرێ. پاش گەیشتنی ئەم هەواڵە دۆزدار بە پێویستی زانی پایەبەرز کاپیتان شیر ساحێب ڕەوانەی ئۆردوی ڕەشید پاشا بکە بۆ سێ مەبەست. یەکەم پیرۆزبایی گرتنی ئامێدی لە ڕەشید پاشا بکە. دووەم ئاگاداری کاروباری ئەولایە بێت. سێەم لەبەر ئەوەی پایەبەرزی ناوبراو لەگەڵ فەوجی ورمێ خەریکی دوورخستنەوەی ئەو تاغیە بوو ئاگادارە لەو تاڵان و کوشتاری لە مەملەکەتی قیبلەی عالەمدا کردبووی بۆ ئەوەی ڕەشید پاشا لەو شتانە ئاگادار بکە. سەرباری گوشاری سیاسی جەنگی عەجەم بۆ بڕینی ملی میر محەممەد بابی عالی کەوتە دانانی پلانی لە ناوبردننی. بابی عالی ئەو فەرمانەی بە ڕەشید محەممەد پاشا سپارد بوو. ڕەشید پاشایەکێ لە پیاوە هەڵکەوتەکانی دەوڵەتی عوسمانی بوو، شارەزای کاروباری سیاسی، جەنگی، بەڕێوەبەراتی بوو. زیاتر لە 4 ساڵ سەدری عەزەمی هەموو ئیمبراتۆری عوسمانی بوو، کرا بۆ والی سیواز بۆ ئەوەی لە کارەکەیدا سەرکەوتوو بێ. ویلایەتی دیاربەکریش بەو سپێردرا. فەرماندرا بە والی مووسڵ محەممەد پاشا ئاینجە بەیرەغدار و وەزیری بەغداد عەلی ڕەزا پاشای لاس بۆ ئەوەی هەموو هاوکاریشی بکەن. ڕەشید پاشا هاوکار لەگەڵ سازدانی هێزێکی سوپایی گەورە بۆ سەر میر محەممەد کەوتە سازدانی سیاسی مەلاکانی کورد لە دژی. میر محەممەد بە گیراوی ڕەوانەی ئەسەمۆڵ کرا 1252 لەو ساوە بزر بووە، کەس هەواڵی ڕاستەقینەی ئاگادار نییە.